ئەمڕۆ شەمەیەکی تۆپەی کوردستان بە ئامادەبوونی سەر و کۆندامانی نوێنەریانەکانی هەر چوار خولی نایەبوو پلەیەکی پێشکەوتوان و نایەبی لاون و فوتساڵێک چان تیرپشتی خولەکان ئەنجام درا و خشتە و کاتی یاریەکان دیاریکرا. هەر چوار خولەکە یەک هەفتە دواخران لە کاتی دیاریکراوی پێشوە. یاریەکانی خولی نایەبی کوردستان 24 مانگی ئۆکتۆبەر دەست پێ دەکات و 13 بەشدارن و بە شێوازی خول و بە دوو قۆناغ چوونواتنی یاریەکان بەڕێوە دەچێت. لە هەفتەی یەکەمیش پێشمەرگەی ئەولێری پاڵەوان لە یاریگای خۆی میوانداری شێروانە دەکات و لە دێربی ئەولێریش هەندرێن و بەرایەتی بە یەک دەگەن و لە یاریی بێزیشدا پێشمەرگەی سلێمانی دەبێتە میوانی ئەولێر و زاخۆش چاوەڕوان دەبێت. یاریەکانی خولی پلەیەکی کوردستانیش لە 27 مانگی ئۆکتۆبەر دەست پێ دەکات و 14 بەشدارن و بە شێوازی خول و بە یەک قۆناغ بەڕێوە دەچێت و یاریەکانی خولی نایەبی لاوانیش لە 25 مانگی ئۆکتۆبەر دەست پێ دەکات و 12 بەشدارن و بە یەک قۆناغ بە شێوازی خول یاریەکان ئەنجام دەدرێت. یاریەکانی خولی فوتساڵی کچانیش لە 13 مانگی 12 دەست پێ دەکات و 8 بەشدارن و بە خول و بە دوو قۆناغ بەڕێوە دەچێت.